سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم ناڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە گرنگی وەرزش دەکەین بۆ تاکەکانی کۆمەڵگا. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم وەرزش نەکردن و تەمەڵیکردن لە ئەنجامدانی وەرزشی تا چەند گرفتی تەندروستی بۆ تاکەکانی کۆمەڵگا دروست دەکات. چی بکەین بۆ ئەوەی وشیاری بۆ تاکەکانی کۆمەڵگا بڵاو بکەینەوە و تاکەکانی ئێمە لە ڕێگەی وەرزشەوە سەلامەتی خۆیان بپارێزن؟ ئایا ئەو کەسانی ناچنە هۆڵەکانی وەرزش و یاریگاکان پێویستە لە ماڵەوە چ جۆرە وەرزشێک ئەنجام بدەن لە پێناو سەلامەتی خۆیاندا؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان بەخێر هاتنی خۆتان و کەناڵە خۆشەویستەکەتانەکەم. لە ڕاستیە سەبارەت بەو پرسیارێکی زۆر زۆر گرنگە، گرفتێکی زۆر هەیە بەڕاستی لە ئێستا لە ناو تاکەکانی ئێمەیە، گرفتی تەندروستی بە تایبەتیەوەی کە باسی بکەین. ڕۆژانە ئەبینی کۆمەڵە کەسانێکی زۆر ڕووەکەن ئێمە کە دکتۆر بە ئیجباری نردونی بەلای ئێمە، ئەمانیش لەوە چێت بەبوونی ئیهمالی خۆیانەوە بوو بێ، بەبوونی نەبوونی پرۆگرامێکی خواردنەوە بوو بێ، بەبوونەی بەڕاستی زۆر کەس لە ئێمە ئەبینین مەشغەڵەتێکی زۆری هەیە، فریای تەمرینکردن ناکەوێت. بەڕاستی هەموو کەسێک زەرورە پێویستە کە بەرنامە و پرۆگرام دانێ بۆ خۆی. لە ئەوروپا ئەبینین کەسانێک لە ڕۆژەکان نەک 8 ساعات بەڵکو 12 ساعات و 13 ساعات کارەکەن، دوای ئەوە ماوەی نیو ساعاتێک 40 دقیقە دائەنێن بۆ یاریکردنی خۆیان و بەردەوامیش ئاگان لە ساحەتی خۆیانە. لەبەرەوە ئەو کەسانە کە ڕووەکەن ئێرە ئەوانەی کە پزیک نردونی بەڕاستی ئەبینی سترێسێکی زۆر لەسەر مێشیان هەیە. لەبەر چی؟ لەبەرەوەی کە تۆ کاتێک خۆت بڕیارەدا کە تۆ یاری بکەی، هەڵبەتە لەوە چێت جێویکی مرتاحتر و ئارامتر هەبێ، بەڵام کاتێک شتەکە بوو بە ئیجباری بێگومان ناخۆشیەک دروست ئەبێ، ئەم کەسە هەست بە بێزاربوونێک ئەکات. زۆربەی ئەوانەی کە هێنە لای ئێمە ئەبینیت چەوری جگەریان هەیە، چەوری خوێنیان هەیە، تووشی پشت ئێشە بوون، تووشی ئینزلاق و سەوەفان بوون. ئەمانە بێگومان زۆربەی دەتوانین بڵێن هەمووی بەبوونی نەبوونی پرۆگرامێکی خواردن و لە ڕاستیە وزائیدەن وەرزش نەکردن. بەڵێ لەبەر ئەوە من پێم باشە لە ڕووی میدیاکانەوە و بکرێت بە پرۆگرامێک بە بەرنامەیەک لە دیراسە لە مەکتەبەکانات بوترێتەوە وەکو شتێکی ئیجباری، ینی خەڵک هۆشیار بکرێتەوە بۆی کە ینی وەرزشکردن ببێت بە شتێکی ڕۆژانەی، ببێ بەکارێکی ڕۆژانەی کە تۆ سوودێکی تاواتی لێ ئەبینی. تۆ جگەلەوەی کە وەرزش سوودی بۆ سەحەت و بۆ تەندروستی تۆ هەیە کە شتێک زۆر زۆر گرنگە من پێم باشە بیوروژێنم لانی دەرونی هەموو کەسێک ئارامەکاتەوە. زۆربەی ئەو کەسانەی کە وەرزش ئەکەن بەڕاستی یان ئێستا لە ئەوروپا بووە بەوانی کەوانی توش نەخۆشی دەرونی بوون بە ئیجباری وەرزشیان پێ ئەەکەن بەڕاستی، چونکە لانی دەرونی زۆر زۆر ئارامەکاتەوە بی بە کەسێکی تر. والله ئەو کێشە تەندروستیانەی کە ئێستا لەم سەردەمەیە بڵاوبەتەوە بە تایبەتی لای خۆشمان کە زۆر کەسانی گەنج و گورج و گۆڵە بینین کە کۆمەڵێک بگرە کێشەی تەندروستی، کێشەی دەرونی، کێشەی هیزریان هەیە. ینی هەندێک جار کاریگەری زۆر خراپی کردووە سەرباری ژیانی چۆنەتی بەڕێوەبردنی سیستەمی ژیانی. بۆیە توانم بڵێم تەماڵی نەکردنی وەرزش و ئەو بارودۆخی کە جەنابەت باسەکەی کاریگەریەکی زۆر خراپی کردووە سەر ئاستی ڕۆشنبیریشمان و حتا چۆنەتی بیرکردنەوەمان لە بەڕێوەبردننی سیستەمی ژیانمانە. ئەمەشە وای کردووە کە ئەم دەردوو نەخۆشیە زۆرانە کە بڵاو بوونەتەوە کە ئێمە هەستیان پێ ناکەین لە حاڵەتی دانیشتنی کتوپڕی خۆتاسێرەکەی کۆمەڵێک بارودۆخی تەندروستی سیر بەسەر ئەو کەسایەت کە ینی پەیوەندی نییە بە گەنجی کەسەکەەوە یاخود پیری کەسەکەەوە، ئەوەی کە پەیوەندی هەیە بۆی کە ئەم جەستەیەکی سستە دوورە لە بەجێهێنانی هەندێک ڕاهێنانی وەرزشی کە یارمەتی دەرە بۆ ئەوەی سوڕی خوێنی ئەم کەسە چالاک بێت، یارمەتی دەرە بۆ ئەوەی ماسوولکەکانی لە جوڵەیەکی بەردەواما بن، بەردەوام چالاکیێکی زۆر لە جەستی ئەم کەسەیە هەبێ. ئەمانە زۆر زۆر هۆکارن. بگرە ئەم بارودۆخەشی کە ئێستا ئەم سیستەمی ژیانی کە ئێستا ئێمەشی تیاین، ینی بوونی ئەم تەکنۆلۆژیا زیاد لە حەد و بەکارهێنانی مۆبایل و بەکارهێنان ئینتەرنێت کاتێکی زۆری لە کەسەکە بردووە، کەسەکە بیر لەوە ناکاتەوە کە ئەم کاتە زۆرەی لە بەردەم منە هەیە سوودی چۆن سوودی لێ وەرگرم
بۆ خۆشکردنی سیستەمی ژیانی خۆم بۆ خۆشکردنی لایەنی تەندروستی خۆم بتوانم باشترین کاتەکانی خۆم بە چالاکیەک و بە تەندروستیەکی باش بەرمەسەر بێ ئەوەی بەرەوڕووی دکتۆرەکان و بەرەوڕووی عیلاجەکان بڕۆم یعنی ئەمانە هەمووی هەندێک حاڵەتن کە کەسەکە بەدەسەڵاتی خۆیەتی خۆی ئەتوانێت لەناو بارودۆخی ماڵەوەی خۆیان بێت یاخود لە گەڕەکی خۆیان بێت یاخود لە دەوروبەری ئەو منتەقەی تێت یەکێک لە هۆکارە زۆر سەرەکیەکانی نەهێشتنی خەمۆکی دوورکەوتنەوە لە نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی ئەو نەخۆشیە باوانەیەکی ئێستان یعنی تۆ تەسەووڕ کە زۆربەی کات کە کەسێکی ئاسایی ئەچێ بۆ لای دکتۆر ڕاستەوخۆ پێش ئەوەی ئێستا لەخوا بەزیابێ ئەو عیلاجانە پێشەوەی عیلاجی دەرمانی هەبێت و عیلاجی کیمیایی هەبێت ئێستا عیلاجی وەرزشی هەیە لە هەموو بارودۆخەکانە لە هەموو پسپۆری نەخۆشیەکانە دکتۆرە بەڕێزەکان کاتێک ئەچی بۆ لایەن پێشەوەی هەوڵبات عیلاجت باتێ بە حەبوو دەرمان و بە دەرزی سێرەکەی پێشوەخت هەوڵەیە بزانێت جەستەی تۆ وەکو کەسێک ئامادەی وەرزش بکەیت ئامادەی ژیانی خۆت بگۆڕی بۆ ئەوەی وەرزشێکی تێکەڵاو بکەیت ئیتر ئایا وەرزشەکە بە ڕۆشتن بێت بە ڕاکردن بێت بە مەلەوانی بێت یاخود بە ڕۆشتن بێت بۆ ئەو قاعانی کە قاعاتی ئاسن و قاعاتی جیهازەکانی تایە ئەمانە هەمووی حاڵاتن کە تۆ وەکو کەسێکی ئاسایی زۆر بە ئاسانی ئەتوانی وەرزشێکی تەندروستی تیا جێبەجێ بکەیت. ڕاستی بەهۆی گەورەبوونی شارە بڵین ئاڵۆزی ژیان و قورسی بارودۆخەوە لەبەری کە خەڵکی سەپیسی وێ کاتێک زۆر لە سیارە بەسەر بەسەربەرێ بۆ هاتوو چۆ کاتێکی زۆر لە ناو ئەو شوێنانی کاری تیاکە بەسەربەرێ بۆیە ناچارە بڵین ئەوە بکە بەڵام بۆی قەرەبووی ئەوکەینەوە لەو تەمەڵی ڕزگار منکو بەڕێزەوە ئەتوانیمە چەندین شێوازی وەرزشێکە بیکەی لە ناو ئەتوانی ناو بەڕێوەلایەتەکە تا بێ لە ناو باخچەی ماڵەوە بێ حتا ئەگەر بڵین کەش و هەوا باران بێ لە ناو ئەتوانینە ژوورەکان دەچالاکی وەرچی بکەی جوڵەی وەرچیکە بۆ ئەوی لەو تەمەڵی ڕزگارمانکە ئێمە یەکەم حەزەکە من ئەوە بڵێن بەپێی ئەو زانیارەیە کە بڵین ئێمە دەستمان کەوتووە لە چەندین بڵین بابەتانی خوڵی ڕاهێنان بیانە زانستی ڕاهێنان بێ ئەبێ ئەو جوڵانە ئەو تاکانی کە وەرشەکە لە ماڵی خۆیانە یەکەم چێشی خۆیان بزانن چەنە و ئەو جوڵانی کەن مەسەن ئەگەر بە کالەی پێڵاوی یاریان کالی مەسەن تەندروستی لە پێ بکەن ئەبێ بزان کالەکە مەسەن ناوکەفەکەی بەر چەند بەرز بێت چەند بێ لەگەڵ چێشی خۆیان گونجاوی ڕاستی چونکە هەندێک خوشکوبرامان هەیە لە ماڵەوە کە وەرشەکەن بە پیپەتی لەسەر هەندێک ئامێری ڕۆشتن ئەوانە پاشمایە جنگەکانی قولەپێ و ئەژنوانایەتە ئازار لەبەریکە ئەو بەپێی زانست ئەو کە جوڵەیەکەکەی چێشی خۆت زەربی شەژەکرێواتە شەش هێندە زیادە بێ بۆ یەگەرتەوە بێک پێڵاوی یاریان بڵین ترێنشوز بە ئینگلیزی ئەو جوڵانە ئەنجام بێ تەنانەت ڕۆشتنیش بێ تووشی ئازاری جنگەکانی قولەپێ و ئەژنە و تاکە مەرج ئەبی یان هەندێک جوڵەی ناهاوسەنگەیە کە ئەگەر تۆ هەندێک جوڵۆکێ بە هەردوو قاچی چەپ و ڕاستیان بە دەستی چەپ و ڕاست ئەبێ بە قەدەر شێوازەکانی یەک بێ بە هەمان شێوێ بە هەمان کات بێ بە هەمان بڵین قەباریکردنەوەی بێ بۆی کە تووشی ناوسەنگی لە حاڵەتی ناوسەنگ بوونەوەتە کە باڵانسی لە شناتەواو بوو ماسوولەکان تووشی ئازارە بن توش ئەلوانی ئازارەکە درێژخەیانش بێ بۆیە منەڵم ئەوانی کە وەرزشەکەن لە ماڵی خۆیانە پێویستە پێشتر پرس بە هەندێک لەوانی بڵین ڕاهێنانمان هەیە کە ڕاهێنانی جەستەیی ئەەکەن یاخود بڵین هەندێک ڕاهێنەرمان هیان بەلانی کەم مامۆسای وەرزش بێ بەلانی کەم ئەو کەسانە بن کە لە وەرشا شارەزان بۆی کە ئەو جوڵانی ئیکا سونەت بێ بڵشینەوە چونکە وەکو من لە خێزانی خۆمانە مەسەن بیستم و ئاگدارم ئەو وەرزشکردنە بڵین بێ بەرنامەیە تووشی زەرەرێکانەوەکم سوودی پێ بگەێنی. وەرزش بە هەر چالەکێکی جەستاوەترێت کە جەستە هەستی باشبوونی خۆی یان فتنەسی خۆی بهێڵێتەوە ئەوەی لە جیهاندا هەیە ئێستا سێدنتری لایفستایل کە پێوترێ ستایلی ژیانی وەستا و وەکو ئەوی کە فەرمانبەرێک لە فەرمانگەیەکە زۆربەی کاتەکانی بە دانیشتووی یان ئەو کەسانی کە لە شوێنێکی ترە ئێشەکەن زۆربەی کاتەکانیان بە دانیشتووی وەگلەوەی کە جوڵەی تیاابێ ئەمە لە عالەمە گەشەی سندووە ئەم ستایلی ژیانە کە هۆکارە بۆ لە پێش هەموو شتێکەوە زیادبوونی کێش و ماکەکانی زیادبوونی کێش وەکو توشبوون بە نەخۆشی شەکرە و بەرزە پەستانی خوێن و ناڕێکی لە چەوریەکانی خوێن کە لە ئاکامە هەموو ئەمانە بە گرفتی تەندروستی کۆتاییان پێدێت. بەڵێ
وەکو باسمان کرد زیاتر پێم باشە لە ڕووی لە ڕێگەی میدیاکانەوە ئەویش بە چەند بەرنامە و پرۆگرامێکی تایبەتی و زائیدەن لە ڕێگەی خوێندنگاکانەوە بەڕاستی ئەمانە ئەبێ هەموو جهدێکی خۆیان بکەن بۆی کە تاکەکانمان هۆشیار بنەوە بۆی کە ئاگایان لە سەحەت و لە تەندروستی خۆیان بێ بەڕاستی کە تۆ گەیشتە ئاستێک بینی سەحەتە تێگەچێ بێتاقەت ئەبی یان شتەکە وەکو باسمان کرد بوو بە ئیجباری بە سەرتەوە بینی بێزاربوون دروست ئەبێ لە تۆیە تا تۆ پێشەوەی تووشی ئەم حاڵەتانە بی باشترە فریای خۆ بکەوی بێگومان وەرزشکردن زۆر گرنگە بۆ هەموو ئاستەکان ئەمە یەک دووەم شت وەرزشکردن پەیوەندی بە تەمەنەوە نییە بەڵام هەر تەمەنێک و پرۆگرام و بەرنامەی خۆراکی و وەرزشی تایبەتی خۆی ئەبێت واتە لە هەر تەمەنێکا کورساتی تایبەت ئێستا ئێمە لە هۆڵەکانمانە ئەنواع تەمەنمان لایە یاریزانمان لایە 82 ساڵیەتی یاریزانمان لایە 12 ساڵە یاریزانمان لایە 20 ساڵە لە ئەنواعی تەمەنەکانە بەڵام ئەمانە هەر یەک و پرۆگرامی تایبەتی خۆی هەیە کورساتی تایبەتی خۆی هەیە و زایدن بەرنامەی خۆراکی تایبەتی خۆی هەیە بەڵێ بێگومان زۆر گرنگە کە لە هەموو تەمەنەکانە چونکە وەکو باسمان کرد وەرزشکردن ئێمە ئەگەر تۆ بتانی بە شێوازێکی تایبەتی بە پرۆگرامێکی زۆر پرۆفشناڵ و مەزبوط و سەحی بڕۆیت نەما بیسۆ کە زەرەری هەبێ بەڕاستی وەرزشکردن لە سوود زیاتر هیچ زیانێکی نییە و بەڵام وەکو باسی ئەەکەین و ئاماژەشم پێ ینی پێویستە لەسەر بەرنامە و پرۆگرامی تایبەتی ئەم کەسە وەرزش بکە چونکە بینیمانە خەڵکانێک وەرزشیان کردووە و تووشی زەرەر بوون لە باتەوی سوود ببینن. ئێمە ئەم وشیارە من نتوانم بڵێم سەرەتا ئەبێ لە قوتابخانەکانەوە لە میدیاکانەوە بە تایبەتی تریش کە سوکار کە دایک و باوکە یعنی با دایک و باوک ئەوەنە خەمسارد نەبێت لەسەر مناڵەکەی کە دووری خاتەوە لە وەرزش مەیخەرە ناو وەرزشێکەوە کە تۆ خەمی مناڵەکەت بخۆی کە تووشی ئەش و ئازار بێت بەڵام ڕۆشنبیریەکی وەرزشیانەی بەرێ کە تەنها ڕۆژانە بۆ ماوەی 20 دقا بۆ ماوەی 30 خولەکیش بێت ڕاکردنێک بێت یاخود ڕۆشتنێکی تەندروست لە پارکێکا بێت ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی تۆ جستەیەکی تەندروست و دوور لە هیچ نەخۆشیەکە بیت بۆیە من ینی بەدەر لە کەسوکار کرد بە پلەی یەکەم چونکە لە ناو کۆمەلگاکەی خوا و لە ناو مجتەماعی کەسوکارە خێزانێکەیە ئەم مناڵە پەروەردا بێت بیر و بۆچوونەکانی باوکودایک وەرئەگرێت باشترین شت ئەمەیە کە دایک و باوک ئەم ڕۆشنبیریە وەرزشە ببەخشن بە مناڵەکانیان بەدەر لەوەش وەکووت ئەم قوتابخانەکان گرنگی بدرێت بەوانەی وەرزش ینی بەداخەوە ئەو گەورەترین کێشەی ئێمەیە کە ئەو بابەتێکی ئێمە زۆر باسیەکەین گرنگی نەدانە بە وانەی وەرزش لە ڕۆژانە ینی تۆ مناڵێک ئەگەر ینی لە قوتابخانە بنەڕەتەکانە بێت لە پۆلی مەسەلەن 5 بێ یاخود لە پۆلی 4 بێت بەچی لە هەفتەیەکە 30 خولەک تۆ وەرزشی پێ بکەیت و وەرزەکەش ینی مامەساکە نەیاریگای هەیە ینی دڵنیا بە هەندێک من ئێستا خۆمان خوێندکارمان هەیە کە چه تەطبیقەکە دەچین بەرەو ڕێیان نەیاریگای یاریگایە نە کەلوپەل و پێداویستی هەیە کە بتوانێت وەرزشێکی تەندروست بکات نە هەندێک ئەدەواتیش هەیە بۆ ڕێبیشاندەری یاخود بیشاندانی سوود و گرنگەکانی وەرزش بۆ ئەو مناڵ تاوەکو فکرەیەکی وا لە لای ئەو کەسە ئەو مناڵە دروست بێت کە چەندێک گرنگە کە چەندێک پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی خۆی ڕۆژانە بتوانێت کاتێک تەرخان بکات بۆ ئەوەی وەرزشی تیا جێبەجێ بکات بەدڵنیاییەوە کە ئەڵین دەرگای قوتابخانە مەبەستیشمان لە وەزارەتی پەروەردەیە گرنگیدانە ئێستا لەوە ئاچێ بڵین لەم سەردەمەیە ئێستا گرنگی ئەدرێ من دڵنیاتەکەمەوە ئەو گرنگیدان نییە چونکە گرنگیدانەوەیە کەسەکە چالاک بێت لەناو پۆلەکە لە ناو وانەکەیە کاریگەر بێت ئێمە سەردەمانی خۆی سەردەمانی پێش و هەرچی زۆربەی زۆری یاریزانە بە ئەزمون و دەرکەوتەکان و لە قوتابخانەکانەوە دەرەکەوتن و ئەبینان بەڵام ئێستا نەمان بینی لە قوتابخانەیەک پاڵەوانێک یان یاریزانێکی ئازبەردیان کەسێکی وەرزشکاری زۆر بەتوانە دەرکێت مەگەر لە دەرەوە خۆی کەسێکە پەیوەندی بەیانەیەکەوە کات خۆی حەزی لە جێبەجێکردنیە بەڵام هۆکاری سەرەکی ئەو سیستەمەیەکە ئێمە لە ژیانی خۆمانە جێبەجێیەکەین بە تایبەتی تریش سیستەمی قوتابخانەکانە لەگەڵ ئەوەشە میدیا کاریگەری زۆری هەیە تەوعیەکردنی خەڵکی بۆ جێبەجێکردنی نەشاتێکی وەرزشی ئەگەر هاتوو کەمیش بێ ئەگەر هاتوو توندیش نەبێ وەرزشێک بێت کە هەست بە ئارامی دەرونی بکەیت هەست بە ئارامی جەستەیی بکەیت چونکە سوودەکانی دوای وەرزش زۆرن لە دوای جێبەجێکردنی وەرزشە کاتێک کە تۆ وەرزشێکی تەندروست جێبەجێەکەی ئەتوانم بڵێم
سیستەمی خواردنت ڕێک ئەبێتەوە لەگەڵ ئەوەش سیستەمی خەوت ڕێک ئەبێتەوە لەگەڵ ئەوش سیستەمی ژیانت بۆ جێبەجێهێنانی کارەکانی ڕۆژانت تەرتیبەکەی لەو کاتانەیە کە هاتە کاتی زیادی بە فیڕۆدراون نامێنێتەوە کە ئێمە زۆر جار خۆمان نەزانین ئەو کاتە زۆرەی کە هەمانە کە پێڵین وەختی فراخ ئەم وەختە زۆر ینی کەسمان هەیە کە کاتی فراغی زۆر بێت ناتوانین سوودی لێ ببینین لە کارێکی گرنگا و کە پێویستە بۆ تەندروستی خۆی ئەو کەسە جێبەجێ بکات ئەبینین هەندێک ئیشوکاری تر بەسەرەکی تر ئەزانێتەوە وەرزشەکە بۆ ڕۆژانە جێبەجێ بکات. بەڕای من وشاری تاکەسی خاڵ یەکەم لە ڕاگەاندنەکانی خۆ دەزانی سە ڕۆژنامەکان و هەندێک پێگەی ئەلکترۆنی بڵین کە بەکاریت لەوانێت زۆر کەس مەسەڵەن نەیتوانێت دەستکەوێ خۆت بڵین کاتی نییە بڵین بیبینێ بۆیە باشین ڕێگە بڕای من خاڵی سەرەکی دەستپێکمان لەوەیە کە لە ڕێی بەرنامی ئەم جۆرە بەرنامانی کە بەڕێستان ئەنجامێن کە جێگی دەستخۆشی مای خۆشحاڵیە ئەمە من ئەبینی بەرنمەکانی کە مەسەڵەن چەند وەرزشکارێک ڕاهێنانەکەن پیشانی خەڵکیان بەس ئەو ڕاهێنانە لەوانێ مەسەن بۆ هەندێک لە شولاری کە نەبێ بۆ هەندێک خانمانی ماڵۆ نایە بەڕاستی کە لە شولاریان قەڵەوە یاخود بڵین ناوەرزشکارن لە بەرنمەیەکات دەکەسی هێناوە دەکەسی لە شولار جوان دەکوڕی مەسەن وەرزشکاری گەنج ئەو جوڵانەکەن ئەو خەڵکانی کە لە ماڵ تابعەکەن پێی ناکرێت بۆیە پێش دەستپێکردن بۆ بەرنامانە پیسمان بۆیە کە زانیاری بڵاوکەینە سەر مەسەن ئەو ئامێرانی کە لە ماڵەکانە هەیە ئامێری ڕۆشتنە یان ئامێر هەندێک ڕاهێنانی جوڵەی وەرزشێ بێ ئامێران ڕوونکرێتەوە کە مەسەن بۆ ناوەرزشکارێک چەند بیکات چەند خولێک بیکە جوڵەی لەشی چۆن بێت هاوسەنگی لەشی چەند بێ ئەو پێڵاوانی بەکارێنێت چونکە بەڕاستی هەموو وەرشێک بێ پێڵاو زەرەرێکی زۆر ئەیە لە جونگەکانی لەش بۆیە ئەبێ هەموو جوڵە وەرشەکان پێڵای وەرشی بەکاربێنین گۆرەی گونجاو بەکاربێنین حتا جلوبەرگی وەرشی بەکاربێنین چونکە بە جلوبەرگی ئاسایی و بەڕاستی ڕێگرە بێت لە ئەنجامدانی جوڵەکان وەکو جلی ناوماڵ هی وەرزش نییە وەرزش ئەو جلانەیە کە مەتاڵی واتە لاستیکی ئەکشێ لە کاتی دەستکردنیان قاچکردنیان هەندێک ڕاکردنا لەگەڵ لەش تایاریەکە بۆیە جلوبەرگی ئاسایی بێ ڕێگر ئەبێ لێ وەگەر پێڵای ئاسایی بە ڕێگر بێ لێ و بۆیە باشین خاڵی دەستپێک بۆ بڵاوکردنەوەی زانیاری و ڕۆشنبیری لەسەر ئەو وەرشانی کە لە ماڵەوەیان دەروی باخچەکانمانە ئەکرێ ئەبێ پێشوەخت ڕوونکرێتەوە کە ئەو جوڵەیە چۆن ئەکرێ وەکەی ئەکرێ و کاتەکەی چەند بێ بۆ نمونە کاتەکان زۆر گرنگە هیوایە خوشک و برایمان هەیە دەست پێکات چێ لە ڕۆژێکا سەعاتیکە نابێ سەرەتا چارێکێک ڕۆژی دووەم مەسەلەن بە 20 دقیقە ڕۆژ هەفتەی دووەم کاتە 25 هەفتەی سێم کاتە نیم سەعات دواتە پلەبەندی پلە بە پلە بۆی سەرکردی ئەگەر بەتومی دەست بێتە وەرشەکان دوایی سێرەکەی پاش ماوەیەک من دیومە کەس و کارمان خۆشویست براکارمان یان خوشک و براکان تووشی ئازار و تەشەنجێک وایلاتەوە جارێکە نارێت چێ بلای ئەو جوڵە وەرشیانەیە ئەخر من لەگەڵ ئەوان بەڵام قوتابخانەکان بۆ ئەمە نا چونکە ئەوانەی کە لە قوتابخانەکان وانە خوێنن هەمویان بڵین بۆ نمونە تا زانکۆش لە تەمەنی 20 ساڵانەی لەوانەی لە جوڵە لەوانە بن کە پێویستیان بۆ ڕێنمایانە نەبێ وەکو باسم کرد ئەو ڕێنمانی کە پێویستە لە کەناڵەکانە بڵاو کرێتەوە بۆ ئەو کەسانە بێ کە لە شولاریان ناوەرزشیە وەرزشیان نەکردووە قەڵەو بوون تەمەڵ بوون وەکو بەڕێستان ئاماژەتان پێەیە ئەو لە ناو قوتابخانەکانە پێویستە یاریزان فێری مەهاراتی سەرەکی یاریەکان بکرێ بەڕاستی ئەوە کە خۆناغ بە خۆناغ لە خۆناغی سەرەتاییە دواتر بۆ خۆناکانی سەرەوە بەڵام ئێمە باس لەو کەساناکەین کە تەمەنیان زۆر بوو جوڵی وەرشیان کەمەوەتە ناهاوسەنگیەکی لە بڕی ئەو خواردنەی خۆن کە چەنە بڕی ئەو جوڵەی کەن چەند هەر کاتێک ئەو خواردنی خواردێ زۆرتر لە بڕی ئەو پێویست بۆ جوڵەکانێ بێگومان تووشی قەڵەوی تەمەڵی دەکات بۆیە بێمە خراپ من بڕوا ناکەم بە پێویستی نازانم لە قوتابخانەکانە بێ بەڵکو من ئەیگەڕێن بۆی کە لە ڕاگەیان لە جۆرا جۆرەکانی بۆی خەڵک چونکە خانمانیان ئەو برانی کە لە ناو دایرەکانە داوام زۆرەکەنیان لە شولاریان لەوانەیە پێویستی بۆ نەبێ ڕاش بکە هەندێ جوڵەی وەرشی بکە بۆیە بەسەن بەڕای من ئەوانە ناگرێتەوە کە لە قوتابخانەکانە خوێنن تەنانەت زانکۆکانی چونکە منیان لەو کاتە لە تەمەنێکی گەنجیان کە بڕوا ناکەم قەڵەویان و تەمەڵیان پێوە دیار بێ بێگومان خۆی هاوکێشەیەکەیە بریتە لەو بڕی خواردنی خۆی لەگەڵ بڕی ئەو زەی سەرفیەکەی هەت کاتێک واتە بە هاوسەنگی تیابێت چەند بڕی خواردنە خۆی چەند کالۆریت ئاەتێ تۆ چەند کالۆری ئەسووتێنی هەر کاتێک مەسەن ئەگە بەشوی گەشی ببین لە وەرزی زستان و سەرماسۆڵا لەبەری جوڵەی خەڵکەمە بێتەوە جوڵەی مەسەن هەموو کەسە لە هەموو لە جۆرا جۆرەکانە وای لێت کە بڵین خەڵک قەڵەوتر بێ مەسەن خۆمان ئێمە دیقەتین بەڵام لە هاینە لەبەری جوڵە زۆر و ڕۆژ درێژە و خەڵک هات شۆ زۆرەکە و قەتیس نامێنی لە ماڵ و ناو شوێنەکانە ئەبینین لە هاوینە جوڵە زۆرتر خەڵک زیاتر مەسەن لە شولاری ئاسانکاری بڵین لەشی مرتاحترە بێ بۆیە من ئەڵێم پێویستمان بۆیە کە
ئێمە وەکو پرسیارەکانی خاڵەکانی کە پێیسمان بۆ یەکە ئەو بڕی خواردنەوەی خوێن بیری لێ بکەینەوە ئەگەر ئەم زانیارە نەمەسەن ئێمە سەرچاوە زۆرەکە من باسی بکەین حەز ناکەم بە قورسی باسی ناوسەنگی کالۆری بەکارهێنانی ڕێژەی سوتانی کالۆریەکان لەگەڵ خوارد بەڵام بە شێوەیەکی سادە و ساکار بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوەن ئەبێ بڕی خواردنەکە هاوسەنگ بێ لەگەڵ بڕی ئەو جوڵەیەکی واتر کاتێک ئەو خواردنەوە زۆر خوارد و جوڵە کەمتر بوو قەڵەوە بی وە بەپەچانەوە بێ ئەم زەرە هەندێک زەرە لە گەدە و مەعیدایە بۆ یەگەر توانی هاوسەنگێک ڕاگری کەم خۆری دایم خۆری زۆر باشلەوەی کە ئەوە بێ هەروە خاڵێکی زۆر گرنگیە کە ئێمە تای سەر لەوانەیە لە بەرنامەکان خۆ باسم کە زیاتر هەر جوڵەی وەرشین مایشەکەن ئەبێ بە خانمان و مەسەن خوشکبرایان ڕێ کە لە ماڵوڕێژەکەن ئەبێ 3 ساعات دوای ژەمی خواردن وەرزشکەن نابێ مەسەن زۆر کەسمانەکەی تەواو کردو ڕاکە دەستکا بۆ ورزش ئەمە زەرێکی زۆر ئەیە لە سووری خوێن لە سووری کۆندامی خوێن کۆندامی هەناسە لەگەڵ گەدە لەگەڵ ڕیخۆڵەکان چونکە تۆ لە کاتە مێشک و گەدە و خەریکی هەرسکردنی خواردنە تۆر شەکەی ناوسەنگیەک و ناسەقامجی زۆر لە ناو بڵین پێگاتەی ناو لەشی مرۆڤ دروست ئەبێ بۆیە پێویستە هەموو وەرچەکان دوای بەلایانی کە 3 ساعات ناخواردن بکرێت کەمە لەوانەیە بڵین لەو لەوانەیە هەندێک خانمان و خوشکبرایان نەیزانن. گرنگترینشت لەبارەی هۆشیاری تەندروستیەوە ئەوەیە کە گرنگیەکانی وەرزش بگەێنرێ بە کۆمەڵگا و بە تاکەکانی کۆمەڵگا کە وەرزش چ گرنگیەکی هەیە لەسەر هەموو لایەنەکانی تەندروستی ئەتوانین بڵین وەرزش کاریگەریی ڕاستەوخۆی هەیە لەسەر زۆربەی زۆری سیستمەکانی لەشی مرۆڤ هەر لە سیستمی بەرگریەوە دەست پێ بکەوت وەرزش هۆکارێکە بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری و بەرەنگاربوونەوەی نەخۆشی و تەنانەت ڕنگ بێ هۆکار بێ بۆ بەرەنگاربوونەوەی هەندێک نەخۆشی شێرپەنجە وەکوی کە دراسی لەسەر کراوە لە جیهاندا بەرگری لە شێرپەنجەی کۆڵۆن و شێرپەنجەی مەمک ئەکات لە ئافرەتە لە هەمان کاتە هێشتنەوەی کێشێکی تەندروست کە لە ئاکامە ئەو کەسی وەرزشکار ڕنگ بە دوور بێت لە توشبوون بە نەخۆشیەکانی شەکرە و بەرزە پەستانی خوێن و ناڕێکی لە چەوریەکان کە وەکووتمان هۆکارم بۆ توشبوون بە نەخۆشیەکانی شەکرە ڕنگ بێ وەرزش هۆکار بێ بۆ باشکردنی لایەنی دەرونی تاکی کۆمەڵگا وەکو چارەسەر یان بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکانی دوو دڵی و دڵە ڕاوچی و خەمۆکی و سترێس کە لە ئاکامە ڕنگ بێتە هۆکاری دروستکردنی تاکێکی تەندروست و بەرهەمهێنەر و ڕنگ بێ گرنگیەکانی تری وەرزش زۆرن وەکو باشترکردنی خەو پێشگیریکردن لە پیربوون و باشترکردن و بەهێزکردنی ماسوولکە و ئێسک و جومگە و باشترکردنی سیستمی هەرس و بەرگاربوونەوەی کێشەکانی هەرس و ئەو نەخۆشیانی کە پێوتێن نەخۆشی کۆڵۆن و ئەتوانی بڵێ کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لە زۆربەی سیستمەکانی تەندروستی مرۆڤ. وشاری تەندروستی ئەبێت هەر لە سەرەتای پێگەیاندنی تاکەوە دەست پێ بکات. توانی بڵێن هەر لە دایانگە و خوێندنگە و ئەمانە درێژە بکێشێ بۆ ئاستە باڵەکانی خوێندن و تەنانەت بۆ ناو زانکۆ و بۆ ناو شوێنی کارکردن. هوشیاریەکەش ئەبێت گرنگی وەرزش بگەێنرێت بۆی کە تاچی کۆمەڵگا هەست بە گرنگی و هەست بە سوودەکانی وەرزش بکات لەسەر ژیان و لەسەر تەندروستی تاک. سەرەتا ئەوانی کە بێڕێنمایی وەرزشەکەن ئەمانە زیان ئەبینن واتە تووشی زەرەر ئەبن تووشی زەرەری جومگە ئەبن تووشی زەرەری فەقەرات ئەبن تووشی خواردبوونی ماسوولکە ئەبن بەڵێ بێگومان بەڵێ چونکە هەموو یاریەکان بە تایبەتی یاری لە جوانی تۆگەر بە پرۆگرامێکی تایبەتی دانەبەزیت ویان کۆرساتی تایبەتی و بەرنامەی خۆراکی تایبەتی وەرنەگریت دڵنیا بە لەوەی کە تووشی زەرەر ئەبیت. من ڕێنمایم بۆ ئەو کەسانی کە زۆر مەشغوڵن یان کاتیان نییە ئاگیان لە چەوری و شەکر و نانی سپی بێ ینی بەرنامەی خۆراکی زۆر گرنگە زیاتر ئیتیمان بە
بڵێن سەوزە و جۆری سەوزە و میوە و پرۆتینی ئاژەڵیەکان بن. پرۆتینە ئاژەڵیەکان زیاتر سنگی مریشک و سپێنەی هێلکە و ماسی و ئەم بابەتانەیە. برنجیان خوا لە ڕۆژێکا یەک جارەتوانن برنج بخۆنەوە بەسەریعی باسی شتەکانەکەم 7 بۆ 10 کەوچک برنج بخۆن، زائیدەن دوای هەر ژەمێکیش جۆرێک لە میوەکان بخۆن. بەم پرۆگرامەتوان ئاگای لە خواردن وەکو خواردن. زائیدەن ئەگەر هیچ کاتێکیان نەبوو لە ڕۆژێکا پێویستە نیم سعات بۆ سعاتێک بەس ڕۆیشتن بکەن بە پێ. ئەگەر بتوان لە ناو پارکێکاوێ بۆی ئۆکسسیجینێکی تایبەتی وەرگرن و لەشیان پاک بێتەوە گونجاوترە بۆ لانە نەفسیەکەشیان. ئەمە بۆ ئەو کەسانی کە هیچ کاتێکیان نیە تا دوای فترەیەک یان ئەو کەسانی کە کۆمەڵێک ئامری بەسییتیان لێ لە ماڵەوە با لەخوانەوە یاری نەکەن، باشتر وای بشنە لای ڕاهێنەرێک پرۆگرامێکی تایبەتی بەم ئامێرانە وەرگرن، چونکە ئایا ئەم ئامێرە لە ئێستا بە خەڵکی تۆیەت یان نایەت. ئەمە زۆر گرنگە. بەڵێ بێگومان تۆگەر لە شولارێکی بێچەوری و سەحەتێکی باشە هەبوو دەورەی دەمەوی و بەردەوام بە قووەت بوو بۆ تۆ بێگومان کەسێکی هەمیشە چالاک ئەبی. ئێمە هەمیشە بیستمانە کاتێک کەسێک نەخۆشە بێ لە تەمەنی کەمە بێتەوە، چونکە نەخۆشی بەشێکە لەوەی کە تۆ لانی دەرونی داوەزێ بێزار ئەبی. کۆمەڵێک هەبوو دەرمانی چۆنەڵی زیان بەخش بەکارهێنی، ئەمانە هەمووی ژەهرن بەڕاستی. تۆ لەکوێ میشە دەرونیان ئارام بی، کۆمەڵێک خواردنی سەحیب خۆی دەورەی خوێنە دایمەن زۆر باش بێ، ئەمانە هەمووی کۆمەڵێک سوودێکی زۆری هەیە و بێگومان تۆ چەنە چۆری لە لەشتا کەم بێت ئەوەنە تەمەنیشە درێژتر ئەبێت و کەسێکی ئارامتر و چۆڵی سەحیتر ئەبیت. ئێمە ینی کەسەکان احتیمال هەیە بەپێی ینی مرۆڤەکان بەپێی ئیش و کارەکانیان و بەپێی واجباتی ڕۆژانیان لەوە ناچێ هەندێک کەسە بێ بڵێ بتوانێت من بچمە دەرەوە وەرزش بکەم. ئەمە هەندێک وەرزشمان هەیە تەنها لە ژوورێکیشە ئەکرێت بە کشانی ماسوولکەکان بێت. تۆ گرنگی بی بەوەی کە سووری خوێنی تۆ سووری خوێنی لەشت چالاک بێت، نەک لە سیستەمێکی وەستاییە بێت. لە ئەمەیەکی ئێمە زۆربەی کات خەڵک مەسەڵەن مرۆڤەکان ئەو کەسە بەڕێزانی کە لە ماڵەوە دانیشتون سێرەکی لە پڕێکا تووشی بەرزی پستانی خوێنە بن و تووشی شەکرا بن و مانە هەندێک هۆکارن کە تۆ ئەو کەسە جەستەی و ماسوولکەکانی زۆر دوورن لە جوڵە. ئێمە ئەو جوڵەی ماڵەوە ئەیکەین ڕۆتینێکی ژیانە جەستەی تۆ ڕاهاتوە لەگەڵیا، بەڵام جەستەی تۆ ڕانەهاتوە لەگەڵ ئەوەی کە ماسوولکەکان بجوڵێن سووری خوێن چالاک بێت، خوێن زیاتر بڕوا بەرە ڕووی خوێن لە دڵەوە بەرە و ڕووی ماسوولکەکان زیاتر بڕا. ئەمەیە کە چالاکێکی زۆر بە کەسەکانیان. بۆیە جێبەجێکردنی وەرزش لە ناو ماڵە ینی زۆر ئاسانە و ئەکرێت ئەگەر بێت و ئێمە نەمانەوێت بچینە دەرەوە بچینە قاعەیەکەوە بچینە یاریگایەکەوە کە لەواچێ مەجای ئەومان نەبێ شوێنەکان لەواچێ لە ئێمەوە دوور بێ. ئەمانە جێبەجێکردنیان ئاسانە لە ماڵەوە. هەندێک جوڵە هەیە ینی ئێمە ئەو جوڵانەی لە ماڵە تۆزێک ڕۆشنێکی خێرایی لە ژوورێکی 5 مەتریە زۆر بە ئاسانێکرێت بە سوڕانەوە. دوای ئەوە هەندێک جوڵەی دەسوقاچەیە کە ئەمانە زۆر بە واسطەی لە زۆربەی زۆری کەناڵەکانیشە ئەتوانم بڵێم لە هەندێک پرۆگرامە هەیە کە پرۆگرامی بەیانیانەوەوانە هەندێک وەرزشی تاکە کەسی بیشانێن کە چۆن کرێت. هەندێک جار بەکارهێنانی هەندێک ئەدەواتی ماڵەوە مەسەڵەن بە ئەوزانە دەبێ ئاوە دوو دەبە ئەو هەڵگریت بۆ ئەوزان جەستەتی پێ بجوڵێنی ماسوولکەکانتی پێ بەهێز بکەی. ئەمانە یعنی شتی حەلی زۆر ئاسانە لە ناو ماڵەکەیە کەسەکە ئەتوانێت جێبەجێ بکات. بەڵام ئایا ئێمە گرنگەکە لێرە ئایا ئێمە ئەو ئامادەیەمان هەیە لە ژوورێکی داخرا ئەو بکەین؟ ئەس ئەتوانم بڵێم ڕۆتینی ماڵ و فێربوونی ماڵ و ئەو کەسی کە لە ناو ماڵەیە حەزیش ناکات وەرزشەکەش لە یا جێبەجێ بکات. بۆیە گۆڕانکاری لە بارودۆخەکەەوە لە ژینگەکەیە یەکێکی ترە لەو سوودانی، چونکە تۆ لە ماڵەوە زۆر جیاوازەرەوەی لە پارکێکا بکەیت. لە پارکەکە پڕە لە دار و درەخت و پڕە لە ئۆکسسیجینی پاک و پڕە لە کەشوهەوایەکی تەندروست بۆ ئەوەی تۆ یارمەتی دەربێت بۆ ئەوەی هەناسەدان و هەناسە وەرگرتنەوە زۆر بە ئاسانی بێت و لەگەڵ ئەوەشە ئۆکسسیجینێکی پاک بچێتە ناو جەستەی کەسەکەەوە لەگەڵەوەشە ئەو دوان ئۆکسیدە کاربۆنی کە فڕی ئەیتەوە کە هەمووی پڕە لە مەسەڵەن پڕە لە مەوادی سام کە دەری ئەدەیتەوە. ئەمانە هەمووی ڕێگە پێدەرن کە تۆ وەرزشەکە لە دەرەوە بێ باشتر. خۆی فەرقەکە بەڵێ لە زانستیان فەرقەکە هەندێک کاتمان هەیە کە گرنگترە و باشترە بۆ ئەوەی وەرزشی تیا بکرێت. بەڵام ئێمە زۆر جاریش ئەڵین بارودۆخی ئێستای کۆمەلگای خەڵکەکانی ئێمە لەوە ناچێت بتوانێت بەیانیان سعات 8 بەیانی یا خوشەشی بەیانی بچێ ڕابێت. زۆر ئاسایی لە هەچ کاتێکا بێ ئەم جەستەیی تۆ ڕای بێنی لەسەر ئەوەی ڕۆژانە بۆ ماوەی نیو کاتژمێر تۆ لە جوڵەیەکی بەردەوامە بێت. جوڵەکە با زۆر خێراییش نەبێ. اینجا وردە تۆ ئەتوانی ئەم پرۆگرامی ڕۆژانەیە زیاکەی تەسەوڕکە ئەگەر وردە لە 20 خولەکەەوە بۆ 25 خولەک بۆ 30 خولەک ڕۆژانە بکەیت لە بارودۆخێکی دوای مانگێکە
جستەی تۆ ئەو گونجەی لەگەڵ بارودۆخەکە لەواچێ بۆ کاتژمێرێکیش وەرزش بکەی زۆر ئاسایی بێ بەلاتەوە. وەڵڵاهی ینی هەندێک وەرزش هەیە پێویستی بە زانینێکی تەواوەتی هەیە لە جێبەجێکردنیان بە تایبەتی ئێستاوی کە لای ئێمە باو بێ من زۆر باسیکەین ئەم هەوڵە وەرزشەکانە کە زۆربەی زۆری خەڵکانی خۆمان خۆیان ناوەتەوە شتێکی زۆر زۆر باشە چونکە جیهازی تردمەڵی تایە ئەوەی کە ڕاکی لەسەری جیهازی پاسکیلەکانی تایە کە ئەمانە هەمووی 100% سوود بەخشن بە جەستەی کەسەکە لەگەڵ ئەوەشە هەندێک قاعاتی مەسەن هەندێک ئەجهزی ئاسنی تایە کە ئەمانە ماسوولکەکانی جەستەی ئینسان بەهێزەکەن ئەمانە با بەبێ ڕێنمایی جێبەجێ نەکرێت با ڕێنمایی ڕاهێنەرێک کەسێکی پسپۆر زۆربەی زۆری قاعەکان ژەو کەسانی تایە با کەسەکە ڕاستەخۆ نەچێت وەزنێک بەڵێ لە ماڵەوە نەچێت بە قاعەیە وەزنێکی زیاد لە توانای خۆی وەرگرت یاخود وەزنێک وەرگڵێ هەستەکە توانای هەیە ئەو وەزنە بەڵام ئەو قورسایی ڕاستەخۆ بکرێتە سەر ماسوولکە خێرا ماسوولکە تووشی پێکانەکات و تووشی هەندێک نەخۆشی ئەکات یان ئێمە کە پێیان ئەڵێن پێکانە وەرزشەکانی پێوتێک کە پێیان ئەڵێن پێکانەکانی ماسوولکە باشتر وایە وردە دەست پێ بکات باشتر وایە لە ماڵی شەوکاتێک کە جێبەجێکات بە هەمان شێوە بتوانێت زۆر جار ینی هەندێک وەکوتمان ئەدەوات هەیە لە ماڵەوە کە تۆ توانی یارمەتی دەرت بێت بۆوانە بەڵام گرنگەکە ئەوەیە کە تۆ بە بنەمایەکی زانستیانە بە پلەکردن بە پلە بڕۆیتە پێشەوە بۆ ئەم ڕاهێنانانە نەڵێ مەسەرن توانام هەیە و گەنجم نە وەرزش ئەوە نازانێ وەرزش ئەوە زانێ ئەم جستەیە خاوە و سستە و هیچ مەسەرن هیچ چالاکیێکی وەرزشی جێبەجێ نەکرد ئەو کاتێک ئەو چالاکیە جێبەجێکە پێویستی بە ڕاهاتن هەیە پێویستی بە گونجاندنێ ئەم ڕاهاتن و گونجاندنە لە وەرزشا زۆر گرنگە و پێویستیشی بەکات هەیە هەر ئەو کاتی کە تۆ زانیت جستەی تۆ ڕاهات و گونجا لەگەڵ بارودۆخەکە سەیرەکی توانەکانی کەسەکە زۆر زیاتر دەبن. جۆڵەکەمەکانە بێت جەمی خواردن کەمکەنەوە یەکەم ئەگەر خواردن شیان خواردوانی بڵێن من زۆر وەکو باسیمە زیاتر لە شارەزای من لە خواردنی وەرزشکارانە یاریزانی بڵین یاریزانان ئەوە لەوانەیە مەسەرن سەرچاوی بڵین باشتر هەبێت و کەسانی لێمە پسپۆرتر و شارەزاتر هەبن بۆ چۆنیتی بڵین خواردنەکان و سرعی کالۆریەکان بەڵام وەکو باس ئێمەش ئەتوانین لە ئەندێ بەرنامە لەسەر ئەو کێشەیەک باسی بکەی کە خواردنەکان چەند و چەند کالۆری ئااتێ ئەوەی کە لای ئێمە زۆر بۆتە بەرشەوەیەکی سادەم حەزەکەم قسە بکەم بۆ ئەو خەڵک کەسانی کە جۆمان لێگرن زیاتر کێشەیەم ڕاستی نان کەسە سۆدەی زۆر تێگرێ لەگەڵ سەرچاوی قەڵەو لەگەڵ برنج ئەگەر ئێمە توانین خۆمان لە نان و برنج بپارێزین کەمی بکەینەوە ئەوە پێش ئەوەی کە ئێمە قەڵەو بین ئیشێکی باشمان کردووە ئەگەر قەڵەوێکەش تا ئیسە بووە ئەگەر نان خواردن بڵی نان و سەمون کەم کەیتەوە لەگەڵ خواردنانی خۆ یاخود ڕێژەی برنج خواردن کەم کەیتەوە ئەوە دەستکەتی گەورەی بۆ دواتر توانی کێشی خۆیان دابەزێنیان لەو ڕێژار ڕایبیری کە بووی کە زیاتر بڵین زەرر نەیانەوەی کە کێشە زیاد بێ من یەکەم مەڵێمەوەی کە ئامێری کڕێوێ ئامێرەکە وەکو باسم کرد یەکێکی شارەزا بۆی شەڕەکە کە چۆن نەکرێ مەسەرەن خوشکیگیان برایەک وەزنی 100 کیلۆ زیاتر چۆ ئامێریکی کڕێ وەرچی لەسەرەکە ئەسڵ ناوانی ئەو جوڵانە بۆ گونجاو نەبێت لەگەڵ کێشی ئێوە ناگونجێت چونکە تۆ ئەگەر جارێک بەرزەوە بێتە خوارەوە بڵین بازێک بە یان خۆت هەڵبەی وەزنی ئەگەر 100 کیلۆی بە 600 کیلۆ ئایا ئەو جومگانە بەرگەی 600 کیلۆ وەگرن ئێمە بینین زۆربەی سە خوشکبرایانمان لە ماڵەوەنەوەی کە تەمەڵ و قەڵەو بوون ئازاری ئەژنۆ و ئەوانیان زۆر لەبەری کە وەزنی جسمیان ئەژنۆ جومگەکانیان بەرگەی ناگرێ ئەگەر جوڵەیە بکەی ئەوەی کە قورسەی لەواکەی بۆیە من ئەڵێم ئەوانەی کە ئامێرەکانیان کڕیوە بەڕاستی پێویستە پێشوەخت پرس و ڕای بکەن بە هەر کەسێک شارزەکە و ئامێرانە چۆن بیکەن جوڵەکە چۆن ئەنجام بن واتە میکانیزمی ینی بڵین جوڵەکە چۆن ئەکرێ یەکەم دووهەم چەند بیکات کاتەکەی چەند بێت چۆن لە چ کاتێکا بیکە بۆ بەسەن بە شوێکی گرشتیش بە ئەمە شوێکی زانستی ئەوانەی کە وەرزشەکەن بەڕاستی ئەبێ لە پێش هەموو ڕژەکانە جوڵی گشتی بکەن واتە تۆ هەندێک ڕۆشتن هەندێک ڕاکردن هەندێک باڵجوڵان قاجوڵان بەشی گشتی تالش ئامادەکی بۆ جوڵەکە بەڵێ خۆ گەرمکردنێک بڵێن خۆ ئەوە من لە ماڵەوە گەر خانوویەکمان سەموو خانووکانمان ئەگەر سەمەترش بێ ئەتوانین ناو ماڵەکە لە ژوورێکە چەند جارێک بێت و بڕیتا پلەی گەرمی لە شەبەرزە بێتەوە هەندێک جوڵی گشتی قاز بجوڵین دەست بجوڵێنی لەسەر لا بڕۆی بە دوا بڕۆی بۆ تەنیشەکان بڕۆی کە لەشە گەرم ئەنجام سەر ئامێرەکە نەوەکم لە خەوەستی و نانێکی باش ئامێرەکە وەکو باسم گرنگترین خاڵ ئەوەیە کە ئێمە 3 ساعت دوای ژەمی ناخوارم چین ئەوە ڕشە بکەین ئەگەر مەسەرەن ئامێرش نەبوو لە ماڵەوە ڕۆشتن بە ناو ماڵە ڕۆشتن بە ناو ژوورە هەندێک جوڵی وەرچی کە دەست و خاتە جوڵێنی بۆ سەرەوە بۆ تەنیشتەکان هەندێک هەروە لە بڵین ڕاکردنی هێواش ئەگەر کالێک لە پێکی زۆر تەندروستر ئەبێ لەگەر لە ژووریکی بچووک شابێسێ بە چوارێ ئەتوانی هەندێک جوڵەکەی بە بەوانەوە کە وای لێبێ کە بڵین ڕێژەی خواردنەکە و لەگەڵ جوڵەکە و یەکسانکەیتەوە. وەرزش مەرج نییە هەر کەسێک بێ وەرزش کات ئەبێت لە هۆڵێکی وەرزشی
مجهزە یان کەش و بارێکی تەواو ئامادەکراوی بۆ ئامادەکرابێت. تەنانەت جوڵەی ئیش و کاری ناوماڵ بە نسبەت خانمانەوە یان هەر کەسێک کە لە ماڵەوە ئیشەکات ڕۆشنی ڕۆژانەی پیاسە یان ڕێخوڕنی پاسیل یان مەلەکردن چەند جارێک لە هەفتەیەکە ئەمانە هەمویان بۆ خۆیان بە وەرزش داهەندرێت. بەڵام ڕەنگە بڵین وەرزشێکی سیستەماتیک و پلان بۆ دانرا و کاریگەری باشتر و خێراتری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. خۆ ئەگەر ئەوانە بتوانرێت بکرێتە باری جێبەجێکردنەوە ڕەنگ بێ زیاتر سوودمەند بێت. ڕەنگ بێ هەندێک جار وەرزش پێویست کات ڕێنمایی لەلایەن ڕاهێنەرەوە یان سەرپەرشتیکارەوە یان پزیشکی تایبەت ئەو بە وەرزشکارەکە بدرێت. هەندێک جار هەنێک نەخۆشی تایبەت هەیە ڕەنگ بێ نەتوانن هەنێک جۆری وەرزشی ئەنجام بدەن. ئەو کەسانی کە هەست بەبوونی نەخۆشیەکەکەن باشتر وایە بۆ چوونی سەرپەرشتیکار یان ڕاهێنەرێک یان پزیشکێکی تایبەت لەو بوارە وەربگرن بۆەوەی کە دوور بن لە ماکەکانی وەرزشەوە، چونکە وەرزشیش هەندێک جار زیانی خۆی هەیە وەک لەوەی کە سوودی هەبێت.